هەڤاڵینی ئێکە ئشتامترین فلترên jiyanê ku dibîte fakter û hevkara mirovî ku tamê il jiyanê biket. Herwesa hevalînî ibkevintirîn peywendî etêtniyasîn it navbera mirovan da hatiye bestin. Bestina hevalîniyê bi baştirîn peywendî etêt navbirin ji bo dengvedan û rengvedanê et hemû biyav û kawdanên jiyanê da. Taybet eger heval bikarin, viyanê pêşkêşî hevdû rêzê hemberî êktir binwînin serbarî wê êkê ku cudahî jî el aliyê olî û neteweyî û mezhebî û aydolojî et navbera wan da hebûn heye. Temaşevanên bihagiran ev demê hewa baş. Evro bername pêkvejiyan et nava hevlêra paytexda ye. Pêkvejiyan il hemî biyav û il hemî astên jiyanê rengvedan heye et nava Herêma Kurdistanê da. Ev care me divêtin çend hevaleka il ser astê komalatî ke hevalên hevdûne il hemî ayîn û il hemî neteweyên hebûn hey il Herêma Kurdistanê. Me divêtin bi heweyên barêz bideyne xuyakirin ku ev pêkvejiyane hint ya mukûme hint rehêt xwe birîne xart nava Herêma Kurdistanê da ku tenanet il ser astê take kesî il ser astê biraderîniyê ev pêkvejiyane gelek can reng vedetin. Evroke em dêvan hevalê barêz ke hevalê hevdûne dê wergirîn dîvda seredana mizgeftekîş mizgeftên hevlêrêkeyn û dîsan seredana kenîsekîş kenîsêt hevlêrêkeyn. Bifermûn da pêk ve van dîmenên pir ciwan bibînîn et biyavê pêkvejiyanê da li ser astê hevalîniyê. Merîwan neqişbendî ew dema dûjmin pelamara me didet, cudahiyê naket et navbera hîç pêkhateyeka Herêma Kurdistanê. Neyarê me et êk dem da destdirêjî kiriye ser mizgeft û ser kenîsê jî. Her wisa pelamara hemû pêkhateyên dîtir kiriye wek hev. ئەگەر سەیری مێژووی کورد بکەی ئێمە تەنها لەبەر ئەوەی کورد بووین ئەو هەموو زۆڵ کەنیسە و مزگەوتەکانیان پێکەوە ڕوخاندوین مەسیحی و ئێزیدی و مسڵمان و کاکەی و هەمومانیان پێکەوە جینۆساید کردووە لەسەر ئەوەی بەس تەنیا لەبەری کورد بووین بۆیە بەڕاستی ئەو بنەمایەکی خراپ هەبوو لە پێشتر کە مەفروض وا بوو ئێمە ئەو مێژووی بسڕینەوە و لەو چوارچێوە بەڕاستی جگەل لە کاری حکومیم هەوڵم داوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ پێکاتەکانە منیش دەمویست لەسەر ئەم ئاستا گەل جەنابەت باز بکەم یعنی ئێستا جەنابەت وەکو کەساتیەک لە هەرێمی کوردستان چۆن توانیوتە ئەو پەیوەندیان ئەو ڕەبتە دروست بکەی لە بینی هەموو پێکاتەکان وەکو هاوڕێتی. لە ڕاستیان من خۆم کاتێک کە یاسای ژمارە 5 ساڵی 2015 لە پەرلەمانی کوردستان دەرچوو و پێشتر یاسای ژمارە 11 ساڵی 2007 کە ناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئیسلامیمان گۆڕی بۆ وەزارەتی کاروباری ئاینی ئیتر مەفروض وا بوو ئێمە پیادەی بکەین لە ناو خەڵک بۆیە باشترین حاڵەتێک بۆ پیادەکردنی ئەوە بوو کە من پەیوەندی بکەم بە سەردانی پێکاتەکان بکەم فعلەن لەو کاتەوە من پەیوەندیەکی دۆستانەی زۆر باشم لەگەڵ سەرکردەی هەموو پێکاتەکان کەسایەتیە ئاینی و نەتەوەیەکان مەزهەبیەکان بە جۆرێک کە هەمویان بوونەتە هاوڕێم و ئەوەی من زانیومە جەنابەت ئەگەر زانی بە بوونمونە مسلمانێک و مەسیحیەک لەسەر ئاسی تاکە کەسی کێشەیەکیان هەیە یەکێک دەبردە لای ئەوی تر گۆرەکا کە چ کێشەتان هەیە و یعنی دەگایندا یەکتر جارێکی تر ئاشتی دروست دەکرد لە بینیان. بەڵێ چەندین حاڵەتی لەو شێوەمان ئەنجام داوە کە کاتێک کە زانیومە مامۆستایەکی ئاینی بە هەڵەتێگەیشتنێک دەستەواژەیەکی نادروستی بەکارێ نابێ یان شتێکی وتپێ دژی ئاینێکی تر لەگەڵ هەموو پێکاتە ئاینیەکانە پێکەوە ڕۆیشتون بۆ لای مامۆستاکە و چوینەتە ماڵەکەی چامان لەگەڵ خواردوێتەوە پێیشمان وتووە کە ئەمە ئەو کەسەیە ئەمە بۆ نمونە ئێزیدیە ئەوە مەسیحیە ئەوە زەردەشتیە ئەوە بەهاییە ئەگەر مشکلەیەکت هەیە ئێستا با حەلیکەین لێرە بزانین چیە بەشک و لێک تێبگەین فعلەن ئەوە بۆتەوەی ئەوەی ئێستا گۆڕانکاریی گەورە لە هەزری مامۆستایانی ئاینی و ئاینەکانی تریش بووە ئێستا ئەگەر ببینی هەموو تێکەڵاوی یەکتری ئەبن بۆیە چەندین کاری هاوبەشمان پێکەوە ئەنجامدا سەردانکردنی کەنیسە و مزگەوت و پەرزگە و ئەمانە بە جۆرێک خستمانە ناو خەڵکی کە ئێستا لە ناو شەقام ئەم پێکەوە ژیانە پیادە ئەکرێ نەکەرتەنا بەڕەسمی. مەزناهی و ژیریا مرۆڤی ئەتوی دەمیدا دیار بێت کو ڕەگەز و هزر و بیرên meş hevdû cuda bin û bikarîn edgel hevdû bijîn
بڤیان و ڕێزگرتن ئەف خاتینا هێژا ژی تەکەزێ ئەڤێ جوانیێ و مەزناهیەت کەتن من هەر لە منداڵیەوە لە کۆمەلگایەک ژیاوم کە با بڵێن پر نەتەوی و پر با بڵێ ئاینی بوو من لە دایک بووی دیانم ئێستا حالیان ماسەلە لە عنکاوە دەژیم هەر لە منداڵیەوە جیاوازیمان نەبووە لە دێر زەمانەوە پێکەوە ژیان لە مەنتەقەکە هەیە بە تایبەت کوردستان و هەولێر بە خاستەن با بڵێن لە خۆشی و ناخۆشی ئێمە بەشدارین بە هیچ جیاوازیەک من شانازیەکەم کە زۆرینەی هاوڕێیەکانم لە ئاینە جیاوازەکانن لە نەتەوە جیاوازەکانن بەبێ جیاوازی ئیشەکەین یەکێک لە خوشکبرانی مەسیحی یەکێک لە کەسەکان باسی ئەوەی کرد گوتی تەنانەت هەندێک جار لە بیرمان دەچیت کە ئاینی من چییە یان نەتەوەی من چییە بۆ ئەوەی هەند نزیکی لە بەیمان هەیە وای ئەم قسەیە چەند ڕاستە بە تەواوەتی ڕاستە چونکە خاستەن لە بۆنەکان هیچ فەرق جودان نییە ماڵمان هەیە نێزیکی یەکترین جیاوازیمان لەگەڵ یەک نییە فەرق جودایی نییە باشە ئەو خۆشەویستیە لە بینتان هەیە لەسەر ئاستێکی ڕسمیە یانی شندێک جا شۆڕ دەبیتەوە لە ناو کۆمەلگا بوونەوەنە جانابەت وەکو ئافرەتێک ینی هاوڕێی ترت هەیە ئافرەتی موسڵمان یان دیانەتێکی تر یان نەتەوەیەکی تر یعنی کە بە خۆشەویستی سەردانی یەکتر بکەن دانیشتنی شەوانە لەگەڵ یەکتر بکەن بەڵێ ئەو شتا هەیە و هەتاکو ئێستش هەر هەیە بۆ نمونە ئێستا کاتی ڕەمەزانە من هەندێک جار مەسەلا هاوڕێیەکانی موسڵمان بۆ ئیفتار لەگەڵیانش بە ڕۆژووە بم هەتا کاتی ئیفتار و ئیفتار لەگەڵ یەکەکەین تو چەند توانیوتە برادرینی دروست بکەی لەسەر ئاستی کەساتیە دیارەکانی هەرێمی کوردستان چونکە وابزانم جەنابەت پەیوەندیەکی باش هەیە لەگەڵ کەسە دیارەکانی هەرێمی کوردستانیش نەتەوە جیاوازەکان و ئاینە جیاوازەکانیش بەڵێ من بە حکمی کارکردنم لە حکومەت و لە بابلین لە کۆمەلگەی مەدەنی کەسایەتی زۆر باش هاوڕێتیم دروست کردووە یەکێک لەو کەسایەتیان دەتوانم بۆ نمونە دابنێم لە وەزارەتی کاروباری ئەوقاف و کاروباری ئاینی کە ئێستا هەیە کاک مەریوان نەقشبەتی یەکێکە لەو بابلێن کەسایەتی دیار لە وەزارەت و هەروەها کاریگەری هەیە لەسەر کۆمەلگەی کریستیانی یان مەسیحی خۆمان الكل يعرف بأن الصداقة مهمة هەموو دزانن هەڤالینی مژارە گرنگە و بنگەهەک سەرەکیەش بوو ئاواکردنا پەیوەندیان ناوبەرایەک بە یەکێن جڤاکێدا چ قاس هەڤالینیا بهێز بیت دنێڤ بەرامەدا ئەو قاس ژی دێ چالاک بین دناو جڤاکێدا هەبوونا خوا پشت ڕاست دکەین بە هەموو جوداهیان خۆڤە دڕاستیەدا لە هەرێما کوردستانê gelek bi zelalî hêd berçavkirin ku pêkvejiyanek pir qeşeng heye civakê Kurdistanê civakek tijîviyan e ev pêkvejiyaneya hatî çandin di nav dil û derûnê takê Kurdistanê de her ev viyane jî serkêşeya wê êkê ku hevalîniyek bihêz dirûst bûye li ser astê civakê di navbera kesên cuda di hizr û bîr û bûçûnên cuda da ser astê takî û xêzanê jî الذي يعرف هناك علاقة الجور زانيارين من جناب هوا پەیوەندیەک دوستانە و دێرین هەیە ئەدگەل بەڕێز کاک مەریوان نەقشبەندی ئەرێ چەوە هەوە وەک ئاین و نەتەوەین جودا کاریە هەڤالینیەک جوان دروست بکەن ناوبەرە خوادا الشيخ مروان تعرفت عليه أول نیاسینا من و شێخ مەریوان ji بû sala 2015 vedgerît di rastiyê vî kesî hertim destêbaşî û hevalîniyê dirêjkiriye bû hemû pêkhateyên cuda li herêmê û di wezareta Ewqafê da li destpêka nasîna me peywendiyek fermî bi hev re hebû belê bi derbasbûna rûj û meh û salan ev peywendiye zêdetir geşe û zêdetir bû me zelal bû ku kekê Merîwan xwedî kûratiyek mirov dostiyê ye ئێستا کۆمێکی برادەران پێکەوە کۆم بووینە هەمووش دیانەتی جیاواز و نەتەوەی جیاواز ئەوە کویە کە دەتوانن بە دینی جیاواز بە نەتەوەی جیاواز بەڵام هاوڕێی خۆشەویست و نزیکی یەکتر بن
چونکە ئەو پێمانەڵێ کە لە دروستبوونی مرۆڤایەتەوە مرۆڤ پێش هەموو شتێک دێ دوای خاک و نیشتیمان دێ دوایی دین دێ لەبەرەوە مرۆڤبوون زۆر گرنگەوە ئێمەش ڕێزە مرۆڤەگرین چکە هەمومان وەکو یەکین خوێنی هەمومان چ ئیسلام بێت چ کریسیان بێت چ مەسیح بێت چ زەردەشتی هەر دینێکی تر بێ هەمان خوێنە هیچ کامێکمان جیاوازیمان نییە بۆیە مرۆڤبوون زۆر گرنگەوە ئێمەش لای ئێمە دەبێت ڕێزێکی زۆر تایبەت لە مرۆڤ بگیرێ ئێستا یعنی ئێمە کە لە هەرمی کوردستان ئەژین یعنی ئەم هەرێمە بەم هەموو پێکهاتانە زۆر جوانە ئێستا جەنابەت وەکو کەسێک زەردەشتی لە هەمان کاتدا بانگی خۆش بەسەر قسەکانمان دەهات جەنابەت چه هەستێک هەیە کە ئێستا ئایرە دانیشتی بەو شێواسە هەستێکی زۆر خۆشم هەیە کە من لێرە دانیشم لەگەڵ جەناب و مەلا بانگەدات بەڕاستی ینی ئەمە کەلچەرێکی ژیانە کەلچەرێکی کوردستانە و ئەم هاوڕێیانەی کەشکە لە هەموو دینێکن ئێستا لەگەڵمان لێرە ئامادەن ئەمە یعنی هەستی ئەوە ئەدا کە پێکەوە ژیان بەڕاستی لە کوردستان هەیە لەگەڵ پێکەوە ژیانەکەش ئەمن و ئاسایشیش هەیە لە کوردستان هەتا ئێستا هیچ کەسێک لەسەر دین لەسەر هیچ شتێکا دەستی پەنجەیەکی برینار نەبووە ینی ئەمە زۆر گرنگە من دەمەوێتن ئەو پرسیارە بە جەنابەت بڵێم جەنابتیش زۆر بە ڕاشکاوی وەڵامم بدەوە جەنابەت کە باسی پێکەوە ژیان دەکەی لەسەر ئاستی تاکە کەسی وەکو خۆت بە قۆڵایی بیرکردنەوەت باوەرت بە پێکەوە ژیان هەیە یان هەندێک دروشمن و چونکە دروشم زۆر ئاسانە هەموو کەس دەتوانێت دروشم بکەن نا من ئەگەر باوەڕم بە پێکەوە ژیان نەبێت بە هیچ شێوەیەک هاوڕێتی هیچ دینێکی تر ناکەم ئەوە باوەڕ و قەناعەتی خۆمە ئەوە خۆشەویستی خۆمە بۆ پێکەوە ژیان هەموو مرۆڤن چۆن ئەمە بۆ خەڵکێک ئەسەلمێنی چۆن ئەیسەلمێنم خەڵک دەوێت بۆ خۆی بزانێت کە مرۆڤبوون زۆر گرنگەوە ئەم خاکەی ئێمە خاکی مسیۆپۆتامیا خاکی کوردستان ئەم هەرێمە لە کۆنەوە هەموو پێغەمبەرەکانیان لێ ژیاون یان پیا ڕۆیشتون یان تیا مختەفی بوو لەبەرەوە ئەگە سەیری کوردستانیش بکەی کوردستان خۆی پێدەڵێ خاکەکەی پێدەڵێت ئەڵێت من خاکی پێکەوە ژیانم فەرموو هەموو شوێنێکی کوردستان ینی خۆی کوردستان مۆزەخانەیەکە لەسەر ڕووی زەوین چونکە هەموو شوێنێکی شوێنەواری هەموو ئاینەکانی ئێستا جەنابەت وەکو کەسێک زەردەشتی وەکو ئاساوانێکی زەردەستیش لەمان کاتدا ئەتو چه قسەیەکت هەیە بوو خوشکێکی مسلمان بوو برایکی مسلمان ئەمن پێڵم ئێمە جیاوازیمان نییە هەر وەکو ئێوە هەمومان مرۆڤین لەسەر ئەم خاکاژین ئەبێ هەمومان خۆشەویستی و ئاشتی بڵاوکەینەوە هەمومان بەیەکەوە بژین هەمومان هەوڵ بین زانین چی باشە بۆ میلەتەکەمان بکەین کاری ئێمە ئەوەیە کاری هەمومان کە چه مسلمان بێت بە تایبەتی خوشک و برا مسلمانەکانمان چکە زۆری نێ وڵاتە مسلمانە کاری ئێمە ئەوەیە کە ئەم خاکە بکەین بە بەهەشتێک بۆنەوەکانی داهاتوومان بەجێبێڵین کاری ئێمە ئەوە نییە کە شەڕکەین بەیەکەوە چونکە هەموو زانی کە شەڕ خراپەیەنێت دەماریێنێت ینی تێکدانیێنێت کوشتنیێنێت چەند گرنگە و ئەف پێکڤەژیانە دەمەکێدا دینێتە جیاواز نەتەوێتە جیاواز بەڵام برادرینێکە پێرفێکت ناوبەرە کەسین جیاواز دەهابیت تو بینی ئەوە حاڵەتێک چەند گرنگە و پێتڤە بوومە وەکو هەرێما کوردستانی والله ڕاستی ئەفتشتا گەلە گرنگە بۆ ئاواکردنا چیڤاکیە وڕاستی ئەمل کوردستانی ئەفتشتا حقیقی هەیە یعنی ڕەوشەنبیریە کە جدا هەی ئاینێکی جدا هەی ئەم دەبنە وەک ئەو ڤژنە حەزرەتی بەهاءالله وەک ئەندامن لەشا مرۆڤی وان ئەندامن لەشا مرۆڤی شکلێکی ئێک نینە ڕۆلێکی جدا شکلێ جدا هەر ئێک ڕۆلێکی هەیە بەڵام هەر ئێک تەمامکەرە ئێکە تمام ئێک و دووکەین و ئەرمانجێکی ئێک ژی هەیە ئەو ساخلەمیە و سەلامەتیە لەشا مرۆڤی فەئەمژی ئەمشین هەر ئێک یعنی کەپاسیتی هەی و هێزێکی جدا هەیە هەر ئێکیشمە ڕۆلێکی بەلکی جدا چێت پتر بکەت بەس ئەرمانجیمە هەمیە بتە ئاواکردنە و سەلامەتیە چڤاکی مە یا سەلامەتیە کوردستانی مە بحکمەوە چەندێکە ئەف ئەنگڵی مێ ئەڤڕوی بەرنامە پێکڤەژیان سەر هەواڵی نییە کە پێکڤەژیان ناوە هەواڵیدا ڕنگ بەدەتن جەنابێتە چەند کەس هەنە هەواڵت نزیک و تو حەژێ بکەی گەلێک دانیشن دەرکەون هەمان دەمدا دینێنگ و جودایان نەتەوێنگ و جودایە ڕاستی دەستپێکردنە بخێزانە من یا مازن زەڵەمێ من عایلە ویا مسلمان ئەو بخۆ بەهایی بەس عایلە وی خڕ مسلمان و ئەم ئێک عایلە یعنی پێکڤێژین یعنی ئەوە شتە گەلێک عەزیمەها یعنی تو ناف ئێک خێزاندا
هيك خيزان جدايا دو دين جدا وهر خيزان باب يعني عائله بابا منجي هندك بهائينا وهندك مسلمانه تبخو بيقف از بخو بهائينا تو بهائي ظلامتها چيا ظلام منجي بهائي بس خيزانه مازن خيزانه مازن هندك مسلمان هنا هندك بهائي هنا وراستي ام همي هر ايك ارمانج هنا ام همي ظانن اصلا ما ايكا فشفرق جداهيه بجيانا ما راستينينا هفالت من انه كسي دكتور ام بيكفا روجانا هر سي مسيحينا الخستة هر ازدينا از قلق من قلق شو للقل ازدينا بكم راستي خاندنا من خرسر كيسا ازدي واوك خشكو برايت من راستي خشكو وبلكي زاروكت من او زاروكت اس دي من قالك شو للقال هي بالتأكيد الصداقة شيء جميل بيگومان هوالتی مجارکه گرنگه به تایبت اگر تو هوالتیا کسکی بکو او کجی جتا جدا بش آلیه هزریوه دوی دمه ده وی هوالتیا تا تامکوی جدا هبه جبرگو بریاوی هوالتیه ده تفیری روشنبیرین جدا ببه ده همان دمه ده جی ته هوالین جدا ناز بکه لوما پێویستە هەموو خەڵک بزانن گۆ پەیوەندیە مرۆڤاتیە پەیوەندیە دەستپێکی و داویەیە و بەری هەر تشتێندن مینە ڕەگەز و ئاین و نەتەوە و زمانە قبل الانتماء والعرق والقومية واللغة إذا أنت كشخصية ئەو دەمە جەنابێ هەوا کەسێکت بینیت جودایی هەبیت ئەدگەلتەت هەزر و بیراندا ئەرێت و چاوا بەری خوددانێ بۆی کەسیت کەی بالتأكيد أني بێگومان ئەسەردەریە دگەل دکم وەکە مرۆڤ ئەگەر هەیە ژێ ئەس بخوازم بهتر بە کەسێن جودارە دەهێزرێدە هەڤناسینێ بکەم ژبەر ئەزێ بهتر فێر ببم الإنسانية والأخوة بين أشخاص مختلفين کەواتە یاش هەمیان گرنگتر ئەوە کو مرۆڤ دۆستی و هەڤالینیەک باش هەبیت سەرباری وێ ئێکێک و دین و نەتەوە و مەزهەب جودا بنمانە بالتأكيد بەلێ ئارمانجا سەرەکە یامە هەمیان ئەڤیەکە خدایە مەزن ژێ ئەم ئافراندنە بە شێوازێکی گۆتەڤاهیا مرۆڤان ژە هەف جودانە داکو ئەم زێدەتر هەفتوو ناز بکەن ئەرێژ بۆ چە ئەمێل دژی vەیەکێ رابن و زیانان ژی بگینە هەف و کەسێن بەرامبەری خوا ژبەر vەیەکێ ئەس دەبێژم دوو چەند کار بە هەواڵتیەت گەل کەسێن گۆشتە جودانە بکە تێبێتر وی ناز بکە و ژێژی نێزیک ببە و تتکارەت ژێر ئاسمانێ مرۆڤاتیەدا بژی ئەرێ ئەف هەواڵینیا جەنابێ هەوا تەکە زێلێت کەت هین دبینن کل هەرێما کوردستانê ئەف جوورێ هەواڵینیە بەرجەستە يعني بالنسبة إلي كشخصية بەلێ بێگومان ئەز وەکە کەس هەواڵنیەکە من یا بەرفرە هەتگەل پێک هاتێن جودا لە هەرێما کوردستانê هەیە ئەس بجوانی گوهێ خۆ ددمە تەواهیا ئۆل و نەتەوەیەن جودا یەن لە هەرێمێ حەیات تشتا ئەز نزانم ژی جوان فێر ببم هەرێما کوردستانê تەواهیا پێک هاتان بە ڤیان و برایەتیە خۆ دگرە تەواهیا تشتێن گۆ من ئاماژە پێکردنە ژی ژینگەهەکە گونجاوش بۆ مژەرا پێکڤە ژیانێ ئافرینە ئالیێن یاسایی و دەسەڵاتدار ژی پشتەوانیا ڤی کەشیدکن و ژینگەهەکە ئارام دابینکردنە حەیاکۆ تەواهیا خەلکێ دە ئاشتی و خۆشیەدە بە هەڤرە بژین پشتی مەوەک تیمێ بەرنامەیە پێکڤە ژیان و ئەف هەواڵên هەڤدوو ئاین و نەتەوەین جودا سەرا جەنابێ قەشە غەسان کری هەروەسا مەڤیا بچین برف مامۆستاک ئاینی ژی داکو بزانین ئەو هەلوێستێ ئەڤان هەواڵên جودا الهەف چاوات نرخینیت و بووچۆناوی ژی ئەلسەر مژارە پێکڤە ژیانێ چاوایە زۆر زۆر بەخێر بین بە یەکەم جار ئەمە پێ خۆشحاڵین گەورەتان کردین بەڕاستی بۆ هاتنەوە ئەمە زۆر زۆر سوپاسان دەکەین سوپاس کاک مەریوانیش دەکەین کە لە مێژەوە دەناسین بەڕاستی زۆر هاوکاری مەی کردووە هاوکاری کەنیسەکانی ئینجیلی کردووە هاوکاری بەعام مەسیحیەکانی کردووە لەگەڵ قەومیاتی دی نەتەوەی دی بەڕاستی زۆر زۆر بەخێراتن ئەمە پێ خۆشحاڵین بەو هاتنەوە پێکەوە ژیانی شتێکی زۆر زۆر گرنگە ئەمە دەبی بەڕاستی ئەمن بە شخصی خۆم ڕای خۆم پێکەوە ژیان زیاترە لە سەردانی یەکتری بکەین لە خۆشی و ناخۆشی ڕاستەوە بەشێکە بەڵام بشی گرنگی ئەوەیە کە ئەمە دەبی بەڕاستی کەینێ ئینسان مرۆڤ پێویستی پێبوو هاوکاری بکەین ئەوە پێکەوە ژیانە بەڕاستی دێرە دیار دەبیتن کە ئەوە پێکەوە ژیانەکی تەواو ڕاستە نەک لە بەردەم بەس کامیرا ئەمە وەکو کەنیسە بەڕاستی کاگمەریوان شاگای لێ لەگەڵ جەماعات
وەختی شەڕی داعش زۆر کەس خەڵک هاتە ناو هەولێر هەولێرش هەمووی قوبولیان کرد لەگەڵ دهۆک لەگەڵ سلێمانی ئەوە پێکەوە ژیان بوو بەڕاستی بەڵام کەنیسە هەستا چی کرد دەزانم کەنیسە و فیئاتی دی هاوکاری ئێزیدی کرد هاوکاری کاکایی کرد هاوکاری شەبەک کرد هاوکاری کورد و عەرەب ئەوەی پەنابەران و لەگەڵ لازەکان ئەوانەی هاتن لە سووریا بەڕاستی ئەمن پێکەوە ژیان دەبینم بە قسە بەڵام بە فعلیش زیاتر. سەرەتا دەبێ ئێمە بزانین ئەسڵی ئینسانیەت یەکە خی گەورە سبحانەه وتعالە دەفەرمیا ئەیها الناس ئینا خەلەقناکم من نەفس واحدە ئێمە ئێوەمان هەمووی لە ئەسڵێک دروست کردووە کەوا ئادەمە ئەمە لە ئادەمدا هەمومان خوشک و برای یەکترینە ئێمە دەبێ بزانین لە کوردستاندا کەوا ئەو خەڵکە هەمووی پێکەوە ما وەکو شوێنەکانی دیکە نییە مەسیحیەکان لە گەرەمە زیران بوون خزم بوون سەردان یەکترمان دەکرد لە جێژنەکان لە هەموو مناسەباتەکان داهاتنەکردنی یعنی وەست هەستمان نەدەکردکەوە ئەوان خەڵکێکی دیکەن ئەمە خەڵکێکی دیکەینە زۆر خۆشحاڵیشم کەوە هەموو پێکاتەکان لە ئاینزاکان سەردانی ئێمەیان کرد سەردانی ئێمەیان کرد لە ئەوەی بزانن ئێمە هیچ کاتێک پەیوەندین ئێمە پەیوەندی وەکو مسلمان خی گەورە سبحانه وتعالى لە قورئاندا پێمانی فەرمووە لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم هیچ کاتێک خوا نەهی نەکردیە منعی نەکردی ئێمە دژایەتی خەڵکی غەیری مسلمان بکەین بەڵکو فەرموویتی خوای گەورە ئیزنی داوەکەوە دۆستایەتیان بکەین و عەدالەت لە بینیان بکەین یعنی زێدەڕەوی نییە لەوەی کەسێک کە مسلمان بێ کەسێک گە غەیری مسلمان ببرێن نا ئیلا تو دەبیە مسلمان ئیسلام بۆ ئەوە هاتووە ئیعلای ئینسانیەت بکە ئیسلام بۆ ئەوە هاتووە هیچ کاتێک خەڵک فێر نەکاتن کە بچی دەست درێژی بکاتە سەر کەسانێکی دیکە یعنی تەمەشاکە چەند بە گەورەی خی گەورە سبحانه وتعالى باسی قەتلی کردیە دەفەرمی من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس نەیفەرمووە نفسکی مسلمان بیان نفسکی کافر بیان نفسکی ئەوی فكأنما قتل الناس جميعا كأنما هەموو خەڵکی کوشتووە ئەوەش مانای ئەو پەڕی ڕێزلێنانە بۆ هەموو ئەدیانەکان. ئەو دیمەنە ئێستا جەنابەت ئەبینی کە هەموو هاوڕێیەکەن و لە دیانەتە جیاوازەکان و لە نەتەوە جیاوازەکان بیر و باوەری جیاوازیش لە هەمان کاتدا دەمەوێتن بچوونی جەنابەت بزانم لەسەر ئەمە و چه هەستێکی خۆشت هەیە ئێستا ئەمڕۆ پێکەوە کۆبوون. والله هەستێکی وڵاتی خۆمانە هی هەمومانە بێ جیاوازی ینی ئەم جۆرە ڕاوەستان و دانیشتن و ئەم جۆرە بازاڕە کە تێکە لە فرە ڕەنگە لە شوێنی ترە زەحمەتە بوونی ئێمە ئەگەر 50 کیلۆمەتر بچینە خواردتر لەوەیە بەم شێوازە نەبێت یعنی ئافرەت و زەلام و بیر و باوەڕی جیاواز ئەمە زۆر شکی نایە بە تەوانەوە بە ئاسانی دروست نەبووە ئەمە خەباتێکی زۆری هەیە میێژوویکی زۆری هەیە کەلتوریکی کۆنی کوردەواری هەیە کە بەم شێوەیە هەیە کە خەڵک زۆر بە ئاسوودی بتوانێت ینی بە پێی بچوونی جەنابێت ئەم پێکەوە ژیانەی لە هەرێمی کوردستان هەیە پێکەوە ژیانێکی خوزاییە سروشتیە فطریە سروشتیەکی کوردیە یعنی ئەتوانین بڵین کریستیانی کوردستان جیاوازە لە کورسیانی شوێنێکی تر مسلمانی کوردستان جیاوازە کاکەی کوردستان و سابیعەی لە کوردستان و ینی هەموو حتا زەردەشتێکان خاکەکە خاچی پیرۆزە حەز بە پێکەوە ژیانە حەز بە لێبوردەیە لە بەهائیە شتێک هەیە دەڵێ ڕۆح ئاوێنەیە کە حەقیقەت دەردەخات ڕۆحەکانی کوردستان پاکن جوانی خوا کە لێتەجەلا فی خەڵقیهی لێرە ئەیبینیتەوە ئەو ڕیسالانەی کە پێغەمبەرەکان هێنانە هەمووی لە کوردستانە دەیبینیت بە هەموو بیر و باوەڕەکانەوە هەمووی بۆ مرۆڤ بوون بۆ ژینگە ئیش دەکەن کە مافی هەموو شتێک لە کوردستان
مافی درەختێ مافی دار و بەردێ مافی ئاو هەیە ئەمە لە شوێنی ترە نایبینیت بێنە مرۆڤەکانی دەستێتت خۆش عزیزم بڵێ بینەرێن بەڕێز وی ئاوایی ئەم دەینە دومایاوێ خەلەکێ وەکو میێوانên me jî amaje pê dayî ev ce'la îlahî ke xudayê mezin viyaya mirov eb ciyawazî bijîn û heman dem da pêk ve bijîn eb xoşewîstî herêma Kurdistanê ayetek gelek mezin e ya hebûna xudayê mezin ku viyaya mirovan ciyawaz durust ket û heman dem da daxwaş me kiriye ku em serbarê hemî ciyawaziyekê eb hefra bijîn bimînim xêr û şad heta xelekeka dîbgeyne fêk xudayê mezin me hemiyan biparêzît û Kurdistan jî heriye avedan bît.